لە نێو دنیای تابلۆ و ڕنگ و نیشاندانی هونەری شێوەکاری مامۆستایانی شێوەکار پێشانگایەکی هاوبەشیان کردەوە. یەکەی چالاکی هونەری پەروەردەی ڕۆژهەڵات کارەکانی نێو پێشانگاکە و سازدانی کۆکردنەوەی تابلۆکانی لە ئەستۆگرت بوو. شەڕوانێک لە ڕۆژئاواوە دێتە نێو تابلۆی یەکێک لە سەرپەرشتیارانی هونەری نێو پێشانگاکە و کە سمبولێکی دیاری جەنگانە بۆ ئازادی و هەروەها لەگەڵیدا کۆترێک هەیە کە هێمای ئاشتی پیشان دەدات. من بەنسبەت ئیشەکەی خۆمە لەسەر شەڕوانێکی ڕۆژاوایە بە تایبەت بۆ ئەوێ نییە سمبولێکە بۆ سەرجەم ئافرەتانە، چونکە ینی ئافرەت بەدەر لەوەی کە دایکە و کە زۆربەی ئەرکەکانی ژیانی لەسەر شانە جنگاوەرێکی باشیشە لە شەڕەکانە، چونکە ئەوە بینیمان کە ئیسباتیان کرد دایکیشە نیوەی کۆمەڵیشە شەڕکەرێکی باشیشە کە بەرگری لە یەکەم شت لە شەرەفی خۆی و هەموو ئافرەتەکانی تر بەرگری لە وڵاتەکەی و لە نیشتمانەکەی کرد کە هاتە ناو جەنگەوە. ئەو ئیشەی من کە ئەگەر سەرنجتاندا بێ خۆی جەنگاوەرێکە بەڵام بەدەستیشیەوە کۆترێکە لەگەڵ کە جەنگاوەرێکە ئاوتەخوازی ئاشتیشە، ینی هەر ئەوە نییە بجەنگێ و دیفاع بکە، ئاوتەخوازی ئاشتیشە ئەمە دائیمە کۆتری سوی بە کۆتری ئاشت بە سمبولە ینی نیشانەیەکە بۆ ئاشتی لەگەڵەوەشا کە هاوکاریەکە ئەو برسێتی خواردنی ئاتی. ئەمە نیشانەیە بۆی کە ئەو دایکە ئاگای لە برسێتی هەم دەور و پشتێتی و جەرگەکەی خۆی بەدەست کە کۆترێکەشی بەدەستەوەی داوای ئاشتیەکانی بتر بکاتۆ لە زەیتیشەکە بە زەیتیشم لەسەر کردووە و مەتر بە هەفتایە تقریبان وەکوتم سمبولە نیشانێکە بۆ هێزی ئافرەت. تەنیایی و جەنجاڵی ئێستای ژیان و هەنگاونان بەرەو ئارامی دەروون و حەسانەوە لە نێو ڕووبەرێکی ئارام بیرۆکەی یەکێک لە تابلۆکانی مامۆستا سۆران بوو. هەموو ئینسانێک هەست بە تەنیایی خۆی ئەکات لەم جەنجاڵیەم ژیانە قورسێک کە ئێستا تێکەوتوین. منیش تەنیایەکی خۆم هەیە، هەموو کەسێک هەیەتی. تەنیاکەم بەو تابلۆی کە نمایشم کردووە کە لە بەردەمی ماڵام و خۆم زۆر عاشقی ماڵم لە دارستانێکە، یعنی دوو کەوتمەوە لە ئینسان، لە غەدری ئینسان، لە دڵشکانی ئینسان چوومەتە ئەو دارستانە هەست بە ئارامیەکەکەم لە تابلۆمەکە ئەوە بەدیەکەم بەڕاستی. لە نێو کۆبوونەوەی تابلۆکاندا ڕەنگەکان هەریەکان نمایشی خۆیان دەکەن، هەریەکیان خۆی دەردەخات بۆ سەرنجڕاکێشانی بینەرانی ئامادە بوو. لەم تابلۆی مامۆستا ڤینۆسدا ڕەنگی ڕەش و مۆر زیاتر سەرنجت بەلای خۆیدا ڕادەکێشێت. هۆکاری بەکارانی ڕەنەکان زۆر حەزم لە ڕەنگی ڕەش و مۆر هەیە، هەموو ڕەنگەکان جوانی خۆیان هەیە، بەڵام ڕەنگی ڕەش و مۆرەکە ئەوش تعبیرێکی خۆی هەیە. ئەو دەمو چاوە کە چەجارێک دووبارەوەتەوە و لەناو دەمو چاوەکە ڕەنگێکی مۆر و ئاسمانێک هەیە، تعبیر لە کەسێکە کەم کەسە خەونی هەیە، ئەم مۆرە خەونەکانیەتی خەونەکانی زۆرن. ئەم گورگەش کە بڵێن لە ناو ملیەتی لە ناخیەوە هاتووە، ئەمە کێشە گرفتەکانیەتی کە کێشە گرفت و ڕێگری هەیە، ڕێگر بۆ ئەوەی کە خەونەکانی نێتە دی. ئەمەش بەو مانایی کە چواردەورەکەشی تاریک و ڕەشن، واتە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە خەمەکانی هەم چارەسەر پێ بکات و هەم کەسێک یان پاڵپشتێکی نییە بۆی کە خەونەکانی بێنێتە دی و ئامانجەکانی بێنێتە دی، واتە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە پشتگیری بکات هەدەفەکانی بەدەست بێت. خۆی تەرخان دەکات بۆ کارکردن لە نێو سروشدا و دەیەوێت بیکات بە مەدرسەی کارکردنی. جەلال بۆسکانی مامۆستای شێوەکار خولیای سروشت و جوانیەکەی بە تابلۆ نیشاندا. ڕاستەکەی من وەکو تەجروبەیەک کە ئێستا لە سروشت کارەکەم، پێشتر لە سروشتا کارم بەو ڕێژەیە نەکردەوە بە چڕی، لە بواری ترا کارم کردوانی لە قوتابخانەکانی کە کارم کردووە. ئێستا لە سروشتا کارەکەم یعنی بە تەفەڕۆخم کردووە بۆ سروشت. ئەمە ئەو جوانی لە سروشتا هەیە، ئێستا بۆ نمونە خەڵکانێک هەیە نایبینن،
بە ئەمە وەسیلەیەک بین بۆ بینینی ئەو سروشتە ئەمە سروشتیان پێ ببەخشین سروشتێکی جوان هەیە پیان ببەخشین هەمووکو مەدرسە ژەمێ کاری تیاکەم یعنی بەڕاستی ئەمە گرنگی پێ بەم زۆر وەکو ئوسلوبێک کە ئێستا کاری تیاکەم و هەم ئەمە ئێستاتیکایەکی جوان هەیە لە سروشتە بەڕاستی ئەمە هەر لە سروشت هاتوین بۆ سروشی دەگەڕێنەوە ژن وەکو باسێکی سەرەکی و نێوەندی تابلۆکەی مامۆستا چرۆمۆمین کۆمەڵێک کۆکراوەی نێو تابلۆکە بوو وەک خۆی دەڵێت شتی زۆر باس دەکات و زۆر بابەت لە خۆ دەگرێت و باسی تەواوی گرفتەکانی ژن دەکات. زۆرینەی کارەکانی من لەسەر ژن ئیژەکات تر بە مباشر بە یا غێر مباشر بە ڕاستەخۆ ناڕاستەخۆ بەڵام لەم ئیشە بەتایبەت ڕاستە ژن دەوری سەرەکی هەیە هەروەکو چۆن ژن دەوری سەرەکی هەیە لە ژیانە و پاڵپشتی خێزان و کۆمەڵگە و زۆرینەی ئەرکەکان ئەرکە قورسەکان ئەمووی لەسەر ژنە و ئەم ئیشەژە بە هەمان شێوە دەلالەتە لە ژن بەڵێ وەڵاهی شتی زۆر بازەکە زۆر هەڵەگرێ لە خۆی یەکەمانەوەی کە بڵێن ئاسمانێکی ڕەشمان هەیە بەڵام مەجی کچەکە زۆر درەوشا و تقریبا خۆر ئاسایە خێزانێکگە چەنە تاریکی تیاابێت کە دایکەکە دڵخۆش بدایکەکە توانی پەروەردەیەکی باش کاسەرەکەی خێزانێکی بەختەوەر هەیە چەنە نەبوو بێت چەنە حاڵی خراپێ بەدەر لە کێشە کۆمەڵایەتەکانی کە لە لایەکیکەوە ئیشی لەسەر کراوە لەگەڵ ڕێزمە بۆ هەموو مرۆڤایەتی بەڵام بەداخەوە لە هەموو دنیایەوە هەیە ئەوەی ئافرەت لە ڕووی ڕوخسارەوە خەڵک معاملە بە ڕوخسار و بە شکڵێەوە کە ئەوە ئیش لەسەر مێشک و وتە و ئەقڵی ژن ناکات هەتا ئەو شوێنەی ژن دەمی داخراوێت تا ئەو شوێنەی چاوی داخراو بێ هیچ نەبینێ کەسێکی باشە کەسێکی خۆشەویستە کەسێکی بەڕێزە بەس کە دەمی کردەوە کە داواکاری هەبوو کە ڕەخنەی هەبوو سەرەکەی هەر لەلایەن مێردەکەیەوە لایەن براکەیەوە کە سوکارەکەی ئاڵێت دەمەوەرە نازام چێت زۆر لەم موشە ناشیرنانە ئاخرێتە پاڵە و کەسە مامۆستا فرۆد وتی ناتوانم تێگەشتن و پێدانی فکری تەواوەتی کارەکەمت پێ بدەم چونکە ئەمە پەیوەندی بە خۆم و حاڵەتێکی تایبەتی خۆم هەیە کە ئەوەش لە کاتی بینینی تابلۆکەیدا بەرجەستە دەبوو. بەکارێ بەشدارم لەم نمایشە هاوبەشی مامۆستایانی شێوەکارە بەڵام وەکو مەفهومی ئیشەکە لەوانەیە حاڵەتێکی تایبەتی ژیانی خۆم بێت بەس کارەکەم ناوی قاوەگرەوەیە ینی لەوحەیەەکە ناوی قاوەگرەوەیە باسی ئەو حاڵەتانە ئاکات کە لە زۆر کۆمەڵگەیە بە تایبەتی کۆمەڵگەی خۆمان زۆرێک لە ئینسانەکان ڕووەکانە بڵێن قاوەگرتنەوە بە تایبەتی لایەنە سلبیەکەی هەمیشە کۆبوونەوەی تابلۆ و ڕنگ و بیرۆکە جیاوازەکانی نێو تابلۆکان و پێشانگا شێوەکاریەکان جیاوازن هەریەکەیان بانگت دەکات کەمێک لە پێشی ڕابمێنیت و کاتت لێوەردەگرێت و دنیایەک لە جوانیت دەداتەوە تابلۆژ وەستاوە بەڵام ئیشی خۆی دەکات لەگەڵ وەستانیدا. سروشت عەبدوڵ تەلەڤیزیۆنی پەروەردەی